کوردستانانی خۆشەویست بەیەکەوە بەهێزتر دەبین. من حاجیاغا بەرپرسی پەیوەندیەکانی شاریاری سمایلان پابەندین بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ. بەڕێزان ئەمڕۆ جیهان ڕوبەڕووی مەترسێکی گەورە بوویتەوە، ئەویش ڤایرۆسی کۆڕۆنایە. تکاتان لێ دەکەم مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا زۆر بەجددی وەریگرن بۆ ئەوەی هەموو لایەکمان سەلامت بین، ژیانی خۆمان و ژیانی ئازیزانمان سەلامت بین. پێویستە پابەند بین بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ لە ماڵ بمینینەوە و پێویستە ئێمەی هاوڵاتیان هاوکاری برایانی تیمی تەندروستی و هێزە ئەمنیەکان بین بە جێبەجێکردنی ڕێنماییەکان لەبەرەوەی ئەوان لە ڕێزی پێشەوەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا جێگەی ڕێزن. بەڕێزان هاوڵاتیانی ئازیز، قەدەغەی هەتچۆ تاوەکو دەی چوار درێژ کراوەتەوە. پێویستە ئێمە پابەند بین بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ لە ماڵ بمینینەوە، پێکەوە هەمومان بەسەر ڤایرۆسی کۆڕۆنا زاڵ نەبین. ئەگەر کۆڕۆنا یەک ڕێگامان پێپشاندە بۆ مردن، ئێمە 100 ڕێگای پێپشاندەین بۆ ژیان. ناوی خدای مازن و دلوان اس مسعود ملاشفی قرابه لگشتی کاروباری منال پارێزگا دووکێن بۆ پاراستنا گیانی خۆ، پاراستنا گیانی ئەندامێت خێزانە خۆ، پاراستنا سەلامەتیەوانە ئەم پێگیریم بە ڕێنمایان وەزارەتە ناوخۆ، ڕێنمایان وەزارەتە سەخلامیە وندت ماڵدا مینی بۆی چەندێ بشێن گیانی خۆ، گیانی خێزانە خۆ، سەلامەتیا کەس و کارت خۆ یە خەکێکی بپارێزین. پێگیریم ڕێنما و جۆر بە دەمینێن نادەرکەوین. من هێمن مەهدی ڕاهێنەری نێودەوڵەتی تایکواندۆ پاڵەوانی جیهانی خاوەن سێ میلیۆنکەی زێر لەسەر ئافری ئاسیا و جیهان. هاوڵاتیانی خۆشەویست، ئێمە هەمووان دەزانین کە ئەم ڤایرۆسە بە شێوەیەکی زۆر خێرا تەشانەی کردو لە هەموو جیهان. ئێمە دەبێت پابەندین بە ڕێنمایە تەندروستیەکان لە ماڵەوە بمێنینەوە و لە ماڵەوە کاتمان زۆرە ئێمە دابەشی دەکەین بەسەر خەو خواردن و خوێندنەوە و وەرزشکردن ساسیمەیە. ڕێنماییتان دەکەم کە لە وەرزشکردنەکە ئێمە دەبی هەموو ڕۆژێ کاتێک دەخام بکەین بۆ وەرزشکردن بۆ ئەوەی بەرگری لەشمان بەقووە بی بەهێز بین وەکو مڕوونەیە و نەرمی لەشە گەرمی لەشە و چەند هێزی لەشە ئەنجامیان دەبوو ئەوەی ماسوولکارمە خۆی ببینێتەوە.